بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين داوەکەین لە خوای باڵا دەست بە هەموو ناوەجوانەکانی خۆی ئەوەی دەیڵێن ئەوەی دەیکەین لە شتێک کە خۆی پێی ڕازیە لێمان قبوڵ کات ئەوەی دەیکەین و ئەوەی دەیڵێن لە شتێک ئەگەر خۆی پێی ڕازی نییە خوای عەفومان کەی و لێمان ببووری. ئازیزانم خۆشەویستانم، پێم خۆشە لەم چەند دەقیقە لە خزمەت کەسێک دابین کە زۆر لە خزمەت پێغەمبەردا بووە، کەویش یەکێکە لە سەحابە شیرین و بەڕێزەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە ئازیزانم خۆشەویستانم من خۆم زۆر چەژم لێ وەرگرت، زۆر کەڵکم لێ وەرگرت، چونکە کەسێک لە بەردەستی پێغەمبەردا گەورە بوو بێ و فێری شت بوو بێ، ژیانی تەواوی ژیانی خێر و بەرەکەتە بۆ هەموو ئەو کەسانی بیانوێ خێران دەست بکەوێت، بۆ هەموو ئەو کەسانی کە بیانوێ سبەینێ لە خزمەتی خوا سەربەرز بن، بیانەوێ لە ژیانی دنیاشیانە ژیانێکی بەختەوەریان هەبێ. جا لە ڕاستی ئەو سەحابە بەڕێزەی کە ئەمڕۆ لەم چەند دەقەیە لە خزمەت یابین تەنها سێ خاڵ لە ژیانی باسەکەین، یعنی سێ کەلیمە لە ژیانی باسەکەین، بەڵام ئەم سێ کەلیمەیە بۆ ئێمە، ئەو سێ کەلیمەیە بزانین ئێمە لە بەرامبەر ئەم سێ مەوقیفەی ئەم سەحابە بەڕێزە من چی کەڵک و سوودێک وەرەگرم. خۆشەویستانم، جاری وایە تۆ بەسەرهات و ژیان و شتی کەسێکت بۆ ئەجێڕنەوە احتیمالە زۆر دوور بێ لە ژیانی تۆ، یا لەوانەیە هیچ کەڵکێکی نەبێت تەنها کاتەکەت بەزایە بڕوا. بەڵام ئەم سێ خاڵە لە خزمەتی ئەم سەحابە بەڕێزە و کە ئەویش لە خزمەتی پێغەمبەردا بووە بزانین چەندێک کەڵکی لێ وەرەگرین. جا ئەوەی کە گرینگە ئازیزانم شتێکتان عەرز کەم، هەر کەسێ لە خزمەتی سەحابەی پێغەمبەردا بێ خۆشی بوێ هەر وەک لە خزمەتی پێغەمبەردا وایە، هەر کەسێک لە خزمەتی خۆشەویستدا بێ ئەوە بێگومان لە خزمەتی پەیامی ڕاستەقینەی خوادایە. بۆیە لە هەموو تەمەنیە ئەگەر بێت و هەچی تەمەنی هەیە پەشیمان بێ لێی ئەو چەند سەعاتەی کە جۆی لە ژیانی یەکێک لە خۆشەویستانی پێغەمبەر گرتووە لە قیامەتە لێ پەشیمان نی، ئەڵێ خۆزگا هەموو تەمەنم هەر ئەوە بوایە. جا ئازیزانم ئەو سەحابە بەڕێز و خۆشەویستە کە سێ خاڵی بۆ لێباسەکەین، ناوی عەبدوڵای کوڕی ڕەواحەیە. ئەم پیاوە پێشتر کەسێکی شاعیر بووە، شعر بێژ بووە لە سەردەمی جاهیلی و پێش ئەوەی ببێ بە موسڵمان. بەس گرینگە ئازیزانم، دوایی کە موسڵمانە بێ وەکو لە حیاتەکەی هاتووە یودافع عن الرەسوول بشعره، ئەچوو دیفاعی لە پێغەمبەر کرد بە شیعرەکانی. یعنی پێشتر کە شیعری ئەوت بەسەر خەڵکا و بەسەر شتی ئەم جۆرانەیە، کاتێک کە موسڵمان بوو بە شیعرەکانی کە خەڵکی تر شیعری ناشیرینیان بەسەر پێغەمبەردا هەڵەدا، ئەو ئەچوو دیفاعی لە پێغەمبەر کرد. جا باش ئەمە چ کەڵکێکی هەیە بۆ من؟ یعنی کابرایەک بۆ شاعیر بووە و دیفاعی لە پێغەمبەر کردو بە شیعرەکانی، من چی کەڵکێکی لێ بینم ئێستا؟ ئازیزانم، ئەو ئەگەر بە شیعرەکانی دیفاعی لە پێغەمبەر کرد بێ، تۆ ئەتوانی بەچی دیفاع لە پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم؟ هەموو کەسێک ئەتوانێت بە شتێک دیفاع بکات، هەموو کەسێک ئەتوانێت بە شتێک دیفاع لە خۆشەویستی خۆمان بکە کە ڕەسوول اللهە. تۆ ئێستا تەمەشای ژیانی خۆتەکەی، هیوا هەیە بە پارە دیفاع لە پێغەمبەرەکە، هەین دیفاع لە دینەکەیەکە، هیوا هەیە بە دوعا بۆ ئەو کەساکە کە پێغەمبەری خۆشەوێ، هیوا هەیە بە علم و زانیاری، علم و زانیاری باشی هەیە دینی خوا بەڵاوەکاتەوە دیفاع لە پێغەمبەرەکە. هەر کەسە بزانە بەچی ئەتوانێت دیفاعکە. ئەم پیاوە کە شاعیر بووە بە شیعرەکانی دیفاعی لە پێغەمبەر کردو صلی الله عليه وسلم. لەوانەیە تۆ بڵێ جا من ئێستا چۆن بتوانم دیفاع بەچی لێ بکەم؟ ئەگەر بتوانی بە هەرچیە کە توانیت لای کەمێکەی ئەگەر بە سڵاواتدان لەسەر پێغەمبەر و بە خۆشویستنی لای خۆت و لای خەڵکی دیفاعکردن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. یعنی بە نمونە ئەگەر تۆ لە مەجلیسێکا بووی، تۆزێ بە دەنگی بەرز وتت اللهم صل على سيدنا محمد، ئەو خەڵکێک سەر بیری پێغەمبەریان ناهێنێتەوە، کەواتە تۆ دیفاع لە پێغەمبەر کرد. یا بە پێچوانەوە کەسێک قسەیەکی ناشرن، یا بە واتایەکی تر جیرانەکەت، ڕەفیقەکەت، مامەڵەچیەکەت، چوزانمەوەی کە لەگەڵ تایە ئەو بە شتێکی ترەوە خەریکە. تۆ ئەگەر بە ئەخلاقیاتی پێغەمبەری خواوە خەریک بی و ڕازگۆ بی، دەستپاک بی، ئەمین بی،
درۆ نەکەی ئەمانە هەموو ئەخلاقی پێغەمبەرن یعنی دیفاع لە پێغەمبەر کردو بۆیە هەر کەسێک کە چاوی لە تۆ کرد کەواتە چۆن ئەو دیفاعی لێکا لە بەرەی جەنگایی پارێزێ نەیەڵێ خەڵک زەرری پێ بگەێنێ تۆش بە هەمان شێوە بۆیە خاڵی یەکەم نامەوێ زۆر بێتەمایی دوور و درێژی ئەم پیاوە بە شیعرەکانی دیفاعی لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم ئەی تۆ بەچی ئەتوانی دیفاعی لێ بکەیت یعنی بێ ئینسان خۆی تەماشای خۆی کە باشە لە قیامەتە خوای گەورە ڕاد بگرێ و پێغەمبەری خوا لەوێ بێ و صلی الله عليه وسلم چیتە خزمەتی و پێغەمبەری خوا فەرمێ ئەی عەبدی خوا تۆ ئومەتی من نەبووی با تۆ بەچی دیفاع لە منە کرد وەڵی پێغەمبەری خوا خۆم سیلاح و چەک و بەز من پێ نەبوو یعنی بۆ خەڵکەی تر ئەوەی پێ بوو ئەگەر کەلیمەیەک ئەگەر حەدیثێک ئەگەر ئەخلاقێکی پێغەمبەری خوات بە هەر کەسێ ود یعنی دیفاع لێ کردو بۆیە خاڵی یەکەممان چۆن ئەم پیاوە بەڕێزە دیفاعی لە پێغەمبەری خوا کرد بە شیعر ئایا بە شیعر دیفاع لە پێغەمبەرە کرێ خەڵک شیعر بۆ مەسەلەی بەزم و ڕزم و جۆرە شتانە بەکارهێنێ نا ئەم شیعرەکانی بۆ دیفاعکردن لی بەکارهێناوە کەواتە خەڵک پارە بۆ هەڵبەز و دابەز بەکارهێنێ تۆ ئەتوانی پارە لە خزمەتی ئەوە بەکاربێنی ئەتوانی هێز لە باتی ئەوە بەکاربێنی مەجلیس لە خزمەتی ئەوە جاری وایە لە مەجلیسێکە دانیشی ئەگەر یەک سیفەتێک لە سیفەتەکانی ئەو بێنیتە ناو کایە و باسیکە وەکو چۆن سەرجاری وا هەیە لە مەجلیسێکە دانیشی خەڵک بێدەنگە کەس قسە ناکە تۆ یەکسەر ئەچی بە خراپە باسی کەسێکەکەی ئەزانیت چێت قوربە سەرێکە تووشی خۆ کردووە هەچی ئەو مەجلیسە غەیبەتی ئەو پیاوەکە دەستی تۆی تایە چونکە تۆ قسەی ئەوت هێنایە ناوە بەڵام لە هەمان کاتە ئەگەر لەو مەجلیسە کەس هەر قسەی ناکرد کورە زەحمەت نەبێ اللهم صل على سيدنا محمد هەر کەسێ سڵاوات لێدا تۆ بە شەریکی تایە چونکە تۆ ناوی پێغەمبەرت هێنایە ناوە چاو لێ دیفاعکردن چۆنە باشە بە کەس ناتوانێ ئەمە بکەی ناتوانێ دیفاع لە پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم بۆ ناتوانی یعنی بۆ شتێکی قورس بێ بۆچی شتێک بێکەوە ئینسان بڵێ وەڵام من ناتوانم کەواتە ئەم پیاوە لەگەڵ ئەوەیە چییە کرد کە ئەمەش هەر لە پاڵ ئەم سیفەتەیە سیفەتێکی تری زۆر گرنگ و زۆر گەورەیە ئەڵێ تووشی هەر ڕەفیقێکی بووایە کە ئەمەش یەکێکی ترە لەو خاڵانەی کە ئەکرێ ئێمە زۆر کەوتی لێ ببینین ها جاری وایە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە نوقسانیمان زۆرە یا با بڵێم خەسارەی زۆرمان لێکەوتووە خەسارەی زۆر زانی چۆنە ئەگەر کەسێ بڕێ پارەی پێ بێ بیخاتە مامەڵەیەکەوە خەسارە بکە ئەڵێ بەخوا زەرەرێ زۆرم کرد کەسێکی تر ئەگەر سیارەکەی بشکێ لە دراوێکی پێوە بێڵێ خەسارەی زۆرم کرد گەرمەکەی تووشی نەبوونیەک بێ یا بە جۆرێکی تر بێڵێ خەسارم کرد ئەزانی چێ زۆر خەسارەی کردووە ئەو کەسە زۆر خەسارەی کردووە تەمەنێکی دیاریکراوی 40-50 ساڵی هەیە ڕۆژێک لە ڕۆژەکانی ژیانی بەسەریا تێ ئەپەڕێ شتێکی تیان نەکردووە کە سبەینێ لە بەردەمی پێغەمبەری خوای ڕووی گەشت بێ بڵێ وەڵام من ئەوم تیا کردووە ئەوە گەورەی خەسارێ جا ئەمە فەرمێ ئەم پیاوە تووشی هەر ڕەفیقێکی بوایە حەزەکەم بەڕێزەکانم ئەمە بۆ ئێمەیە عەبدوڵای کوڕی ڕەواحە کە یەکێک لەو سەحابە بەڕێزانە بەمە خۆشەویست بووە ئەڵێ تووشی هەر ڕەفیقێکی بوایە دەستی ئەگرت و دای ئەنیشان ئەزانین چی پێوت ئەیوت ئیجلیس بینا یا ئەخی نؤمن ساعە کە ئەمە زۆر لە کتێبەکان زۆر بەخۆشی باسی هاتووە دەستی ئەگرت و دایانیش ئەیگوت تۆ وەرە برا بەڕێزەکەی من وەرە با 2 دقیقە تۆزێ باسی ئیمانی خۆمان بکەین ئەزانیمە چەندێ موهیمە یعنی کاتێ تۆ برادەرێکی خۆت ئەبینی ئەڵی با تۆزێ دانیشی لەم پاڵ دیوارە یا لەم سەر ناو سەیارەیە یا چوزانم لەو سەر کورسیە ئەڵی با چی بکەین تۆ با 2 دقەدا بنیشی سەیرێکی فەیسبوک بکەین کورت با 2 دقەدا بنیشین با باسێکی هەواڵەکانی ئەمڕۆ بکەین ئێ باشەوە چ کەڵکێکی بوو جاوەرە خوا نەخواستە دای بنیشێنی و 2 دقەدا بنیشن و باسی گوناه بکەی ئەبێ چ خەسارە و زەرەرمەندیەک بێ ئەم عەبدوڵای کوڕی ڕەواحەیە لەم سیفەتە بەرزانەی ئەوە بووە بانگی برادەرەکەی کڕوتری وەرە دانیشین چی بکەین دانیشی کاکە خدە چی بکەین با تۆزێ باسی ئیمانمان بکەین یاری ئیمانی تۆ چۆنە ئەرێ تۆ لە گوناه هەترسێی ئەرێ تۆ چەند نەخوات خۆشەوێ ئەرێ تۆ باشە لە بیرتە ئەگەر ڕۆژێک چوویتە بەردەمی پێغەمبەری خوا ڕوود دێ سەر هەڵببڕی ئایا ئەم ئیمانەی تۆ کاتێک کە گوناهێکە بینی حەزت لێتی یا ڕق لێ بێتەوە ئایا ئەم ئیمانەی تۆ کاتێکە وەختی نوێژە و وەختی بانگدانە حەزەکەی بچی بۆ نوێژەکە یا هەر تەبیعی ئەگەر لە پاڵ دیوارەکەشەدا بنیشی و نەچی هەروکو خۆیەتی ها نؤمن یعنی ئیمانمان باسێک لە ئیمانی خۆمان و ئیمانی خۆمانی تازە بکەینەوە لێ
چەندە گرنگە ئازیزەکانم سەیرم سیفەتەکە تۆ ئەتوانی لەمە دووە لەگەڵ ڕەفیقێک بە دوو دەقەدا بنشین تخوا چی بکەین باشە ڕاستە ئاخر وڵاقی چێکە باسی سیارەکەش مەکەم و باسی معاملەکەش مەکەم و چوزانم باسی خزم و کەسەکەش مەکەم و باس بەڵام لە ناو هەموو ئەمانەشە بڕێکی تەرخانەکەم کوردەبات تۆزێکیش باسی خۆمان بکەین کاکە ئەرێ لە ناو ئەم هەست سەردەمی فیتنە و فەساد و بەدڕەوشتیە ئەرێ من و تۆ چۆن نەژین خاڵێکی تر لەو خاڵانە کە من ئەمەیە کۆتایی پێی بێنم بەوە ڕۆژێکیان عەبدوڵڵای کوڕی ڕەواحەیە باوەڕ کە هەر خاڵی لەم خاڵانە زێڕ و ئاڵتونن بۆ ئێمە وەڵڵاهی لە قیامەتە ئەوەی بەگوێی بکە ئەو کاتە ئەچی ئەم لاولای عەبدوڵڵای کوڕی ڕەواحە ماچەکات و ئەڵێ خوای گەورە پاداشت باتەوە دوای 1400 ساڵ لە دوای تۆ من ئیسیفادەم لە شتەکانی تۆ کرد پیاوی نزیک پێغەمبەر 1000 ساڵیش تەمەن بڕوە هەر خەڵکی سیفادەی لێکە بەڵام پیاوی نزیک بێدین نەک خەڵک خوا نەخواستە ئیسیفادەی لێ ناکە بەڵکو خەڵک زەڕی لێکە کۆتا خاڵ لە ژیانەکانی دەبەن ژیانێکی دوور و درێژی هەیە بەس ئێمە بۆیە سێ خاڵمان هەڵبژات بۆی پوخت بێ مەلەی تێ بگەین ئەم عەبدوڵڵای کوڕی ڕەواحەیە لە ژیانەکەی هاتوو ئەڵێ ڕۆژێک قورئانی خوێن گەیشتە ئەو ئایەتەی کە دەفەرمێ وئین منکم ئیلا واردها كان على ربك حتما مقضيا گەیشتە ئەو ئایەتەی کە ئەفەرمێ هەر کەسێک لە ئێوە یا بڵێن هیچ کەسێک نییە لە ئێوە ئەی مرۆڤایەتی ئیلا ئەبێ بچێتە سەر پردی سێڕات كان على ربك حتما مقضيا ئەمە شتێکە و بڕاوەتەوە خوا بڕیاری داوە هەموو کەسێک لە ئێوە ئیلا بێ بچێتە سەر پردەکەی سێڕات تو بیری لێ بکەڕێت ئەفەرمێ عەبدوڵڵای کوڕی ڕەواحەیە هەر بیری لێ کردەوە و گریا و بیری لێ کردەوە گریا ئەڵێ حەچی خەڵک لەو دەورە بۆ هاتووتیان ئێوە کاکە چی ڕووی داوە بۆچی وا ئەگری شتێک بووە ئەویش وتی وەڵڵاهی ئەم ئایەتم خوێنەوە کە خوای گەورە وعدی داوە بەڵێنی داوە چۆن بەڵێنی داوە ئینسانەکان بمرێ چۆن بەڵێنی داوە دنیا تێک بچێ و ئاخیرەت بێ چۆن بەڵێنی داوە خۆر وابێ و مانگ وابێ و شەو وابێ بەڵێنیشی داوە ئیلا هەموو کەسێک لە ئێوە ئیلا بێ بچێتە سەر پردی سێڕات كان على ربك حتما مقضيا إلا بيبسي سر پردی سێڕات فەرمووی منیش بیرم کردەوە باشە ئەوە من چوومە سەر پردی سێڕات ئەبێ بەر ببمەوە یان نەجاتم بێ بەسەریەوە فبكى بكاء شديدا كثيرا زۆر گریا فەرمی وەڵڵاهی من نازانم ئایا لەسەر ئەو پردە من ئەچمە سەری ئەبێ بەدی و جەهەنەما بەر ببمەوە یا بپەڕمەوە ئەو بەڕوو بچمە بەهەشت و بچمە خزمەتی پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم یعنی ئێستا تۆ بیرە لەمە کردوتەوە ئەزانی من و تۆ ئێستا حتمی نییە بچم بۆ بازار حتمی نییە بچم بۆ فڵان شۆن بەڵام مەجالی تیان نەماوە ئازیزانە من و تۆ ئەتوانی سوێن بخۆی بڵێ سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە کە ئەمە سوێنی پێغەمبەرە من ئەبێ بچمە سەر پردی سێڕات مەسەلە شەڕێک دروست بووە تۆ زۆر دووری لێوەی ڕئیسی ئەو وڵاتە دەڵێ مەجالیتیانەمەوە ئیلا بێ بچی بەو شەڕە ئاخر قوربان نەمەجالیتیانەمەوە ئەبێ تۆ بچی بەو شەڕە بەیانێ بێ زوو بڕۆی ئەو شەوە تا بەیانی خەوە لێکەوێ نەوەڵە هێ باشە بچم تۆ بڵێ نەکوژرێم تۆ بڵێ گولەیەکم بەر نەکەوێ تۆ بڵێ بریندار نەبم تۆ بڵێ هەزاران ئەم لاولاکەی وایە باشە مەگەر ڕئیسی وڵاتەکە خۆی احتیمالە لە ڕێگا ڕئیسی وڵات بمرێ و خەبەرەکە هەڵبۆشێتەوە واستەیە بکەی و نەچی بەس ئەمە کە خوا فەرمێتی ئیلا تۆ ئەی عەبد هەر کەسێک لە ئێمە ئیلا بێ بچیتە بان پردەکە مەجالیتیان نییە بۆی عەبدوڵڵای کوڕی ڕەواحە زۆر گریاوتی نازانم خوا گیان بڵێ من ناجح بم بڵێ من بکەومە خوارەوە بڵێ من بڕۆم جا کەواتە لێرەدا ئازیزانم من یا جەناب نییە هەر کەسێکمان ئەوەی تا ئێستا کردومانە ئەوەی ئەمانەوێ بیکەین ئەوەی ئێستا لەسەرین لەسەر ئەم پردی سێڕاتە ئەبێ بە کۆڵێک و بەرمانەداتەوە یا ئەبێ بە چرایەک و ڕەتمانەکات هەموو کەس خۆی ئەیزانێ ئێستا من ئەیزانم لایت و چرام هەیە لە ماڵەوەیان نایزانم من نەزانم ئێستا پارە لە جیرفانمایە یان تیانە تۆ نازانی من ئێستا خۆمەزانم لە دوێنێەوە چیم کردووە من خۆمەزانم ئەمڕۆ چیم کردووە من خۆمەزانم ئێستا نیەتم هەیە بەیانی چی بکەم تۆ نایزانی باشە ئەوەی کە کردوومە تا ئێستا ئەزانم ئێستا ئێزانی چەند ساڵم لە بیرە بابە هی یەک 20 ساڵ ناهی 10 ساڵم لە بیرە ئەزانم چیم کردو ئەوانەی کردووە مەگەر ئێستا هەمووی کۆی بکەرەوە کۆی بکەوە بیکە گوێنەیەکەوە و بیخەنە بان کۆڵت هەندێکیان ئەبێ بە خواردن و پێی ئەژی
هەندێکیان قورس دەکاو لە پردەکە بەرتەداتەوە ئەوانی تۆ چۆنە ئەوەی کە وتوتە ئەوەی کە کردوتە ئەوەی کە بینیوتە ئەوەی کە نووسیوتە ئەوەی کە بەخشیوتە ئەوەی کە هەموو ئەمانە کۆبکەرەوە بیکە ناو سندوقێکەوە بەرتەداتە جەهەنم یا بە جەهەنمە ئەتپەڕێنێتەوە بۆیە عەبدوڵای کوڕی ڕەواحە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر گریا و فەرمی وەڵڵاهی من نازانم جا ئەم بەڕێزیە و لە سەردەمی پێغەمبەرا بوو بێ و صلی الله عليه وسلم لە خزمەتی ئەوا بوو بێ و نە فەیسبوک هەبووە و نە گونا هەبووە و نە سێتەلایت و ئەنتەرنێت هەبووە و نە ئافرەتی سفور و نە ئارەزوو جوڵاندن هەبووە ئەم عەبدوڵایە لە جەهەنم ئاوا ترسابێ لە سەردەمی من و تۆیە چاو هەڵە بڕی و جۆەکەیتەوە ئەم هەموو بەزمەیە حەقی خۆمانە چی بکەین بۆی ئازیزەکانم خۆشەویستانم ئەم سێ خاڵە کە زۆر گرینگە یەک وتمان لە عەبدوڵای کوڕی ڕەواحە کە بەچی دیفاعی لە پێغەمبەرە کرد بە شیعرەکانی دوو لەگەڵ ڕەفەقیەکانێکدا ئەنیشت و یەگوو وەرە باسی ئیمانمان کەین سێ کە قورئانی خوێن بیری لە ئاەتەکانە کردەوە بڵێ من نەجاتم بێ لە پردی سیڕات یاخود دەربمە خوارەوە داواکەین لە خوای باڵادەست بە ناوە جوانەکانی خۆی ئیمانمان سەلامەت کە لەم سەردەمی فیتنەیە هەمومان بپارێزێ خوای بە گەورەی خۆت داوا لێکەین ئەوەی کردومانە لە خراپەکان بمان بوری ئەوەی لە چاکەکان کردومانە لێمان قبوڵکەی هیدایەتمان بدەی بۆ هەموو کارێکی خێر خوای بە گەورەی خۆت لەسەر ئەو پردی سەڕاتە نەجاتمان بدەیت خوای لەو کەسانە بین کە وەکو تیشکی خۆر ئەپەڕنەوە ئەو بەرەوە خوای لەو کەسانەمان حیساب بکەی کە ئەگەنە خزمەتی پێغەمبەر خوای لەو کەسانەمان حیساب بکەی کە کاتمان بەدەستی ڕاستمان وەردەگرین خوای لەو کەسانەمان حیساب بکەی کە لە بەهەشتی پان و بەرینە ئیسراحەتمان پێبەخشی وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته